ئەو کاتت شاد بەخێر هاتی بۆ بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتینە لاپەڕە 15 لەو کتێبە. لاپەڕە 15 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ئەوە نووسرایە. ژمارەکان ڕیز بکە لە بچووکەوە بۆ گەورە بە بەکارهێنانی هێڵی ژمارەکان لە بچووکەوە بۆ گەورە. ڕاهێنانی 3 وەک دەبینن هێڵی ژمارەکان دروست کراوە، چەند ژمارەیەکیشی لەژێر دانراوە، پاشان بە خۆشمان ئەو ژمارانەمان هەنا دەبی بیانهێنین لەسەر ئەو هێڵەی دانین کە لەسەر هێڵەکەی داماننا ئەوجە دەزانین کام ژمارە گەورەیە کام بچووکە، کامە کەتە دەستە ڕاست لای ڕاست گەورەیە، ئەوەی کەتە لای چەپ بچووکە یان گچکەیە. ئەگەر تەماشای ژمارەکانمان بکەین هەموویان بە 36 لە خانەی هەزاران 36,000 هەیە. 36,000 کەوابوو ئەوەندە گرنگ نییە تەماشای 36,000ەکەی بکەیت چونکە 36,000ەکە لە هەموو ژمارەکان هەیە. بەراوردەکەمان دەکەویتە سەر خانەی یان دابڕینی یەکەکانە. دابڕینی یەکەکان گرنگە. دابڕینی یەکەکان لێرەش دابڕینی یەکەکان. ئەگەر تەماشاکەین بچینە لای دەستی ڕاستی دەستی چەپی ئەو هێڵی ژمارەکان لە دەستی چەپ تەماشاکەین لێرە چ ژمارەکەیە؟ ئەگەر 36ەکەی تەماشانەکەین 380 کە گەیشتینە ئێرە دەبیتە 420 زیاد دەبی. چەند هەنگاو دەنین هەتا ئەو 20 زیاد دەبی؟ 1 هەنگاو، 2 هەنگاو، 3 هەنگاو، 4 هەنگاو. بە 4 هەنگاو 20 زیاد دەبی کەوابوو هەر هەنگاوەی 5 کە لێرە دێینە ئێرە 5 زیاد دەکەین بۆ ئەو ژمارەیە، کە لێرە دێینە ئێرە 5 تر زیاد دەکەین بۆ ژمارەکەی لێرەیە یان 10 زیاد دەکەین بۆ ژمارەکەی لێرە، دیسان 15 زیاد دەکەین 20 زیاد دەکەین. ئەگەر 20مان هەنگاوەکان تۆزێک هەنگاوی گەورەتر بن یەکسەر لێرە دێینە ئێرە 20 زیاد دەکەین، لێرە دێینە ئێرە 20 زیاد دەکەین، 4 هەنگاو دەڕۆین 20 زیاد دەکەین وا بووە 400 بوویتە 420، 420 بوویتە 440، 440 بوویتە 460 ئاوا هەنگاوەکان 20 دانراون. ئێستا دەچین تەماشای ئەو ژمارەی یەکەم دەکەین لێرە 397 دەبی جێی لە چێبی 397 ئەوە 380ە، ئەوە 85 ئەوەش 90 ئەوەش 95 97 دەبی لێرە بی لە جەیەک لەو جێیانەبی لێرە. ئەگەر لێرەت نووسیان لێرە زۆر کێشە نییە، بەڵام ئەگەر چووی لە جێشکەت نووسی لێرە یان لێرە ئەوە زۆر هەڵەیە. 397 دەکەویتە ئێرە، 457 دەکەویتە چێندەر، 440 لێرەیە، 45 لێرەیە، 50 لێرەیە، 55 لێرەیە، 57 دەبی لێرە بی لە جێیەکی پێشی 460 دەکەی. بەڵام بۆ ڕوونکردنەوەی ئەو ڕاهێنانە دەچینە لایەکی دی دەتوانم ڕەنگە باشتر ڕوونی کەمەوە.
هێڵی ژمارەکانم لێرە کۆپی کرد دامنا و ژمارەکانیش ئێستا یەکێکە دەینین وتمان بەس تەماشای دابڕینی یەکەم دەکەین چونکە هەمویان بە 36 دەست پێ دەکەن. 397 جێیەکەی لە چێبی باشە 397 ئەوە 380 85 90 95 97 بە ئەلێرەی دانەین 397 لێرەی دانەین 397 ئەو لێرە دامانە 397 دەتوانین ئاوا داینین هەرچەندە دیاریش نییە بە باشی بەڵام باشە ئەو مۆرە جێیەکەی لەوێ 397 ئە لێرەش بە بیکەینە مۆر هەتا بیناسینەوە 336,397 جێیەکەی لێرەیە. پاشان دێینە لای ئەو ژمارەی پاشەوی 457 جێیەکەی لە چێندەرە 457 بە ئەوەی لابین بیکەینە 457 ئەوە دەبینین ئێرە ئەگەر بهینین ئەوە 440 ئەوە 445 5 دەڕوا ئەوە 450 ئەوەش 55 گوتمان 457 نزیکی 460 ئا لێرەبی ژمارەکەی دەگرین ئا لەوەی دەنووسینەوە. پاشان دەینە لای ئەو بە ئەو هاوی 400 پاشان دەینە لای ژمارەکەی دیکە 384 بە ئەویش ئاوا 384 ئاوابی تا دیاربی هەمویان 36ن گوتمان کێشە نیە. ئەوە 380 ئەوەش 385 ژمارەکەیمە 384 کەواتە ئاوا هەر زۆر نێزیکی 85کە 384 ئا لەوەی دادەنێ. پاشان دێینە لای ئەو ژمارەی کەمایە ئەو ژمارە لە چێی دانین 419 400 جێی ئێرە بوو ئەوە 405 410 415 420 کەواتە 419 هەر زۆر نزیکی 420ە جێیەکەی لە چێندەرە ئالێرەیە لێرە دەینووسین بێگومان جێی ئەو هەموو ژمارانە نابیتەوە ژمارەکان گەورەنە بەداخەوە نازام لەبەر چ ئەو ڕاهێنانە ئەو ژمارە گەورانە ئەوە 419ش لەوەیە. ئێستا دەینین ڕیزیان دەکەین ئەو ژمارەی لە لای هەرا دەستی چەپە ئەو ژمارە لە لای دەستی چەپە بچووکترینیانە دێین ئەلێرە دایدەنێین ئەو هەر جێی خۆی بی کۆپیکەم بزانم دانرایان دان نەدرا کۆپی ئێستا دەینین بچووکەکەی لە دەستی ڕاست دەنووسینەوە چکە دەمانەوێت ڕیزیان کەین لە دەستی لە بچووک لۆ گەورە بچووکترینیان ئەو ژمارە بوو 336,384 پاشان ئەو ژمارە بوو دیسان کۆپی دەکەین لێرەی دادەنین ئەتو بەداخۆ دەبی بیان نووسیەوە کە
نەتوانی کۆپیکەی کە تاقیکردنەوەیە. ئەوە پاشوی دێ، پاشان ئەو ژمارەیە دێ کە ئەویش 36,490ەیە، پاشان ئەو ژمارەیە بە سەوز نووسرایە لە هەمویان گەورەترە، بە کەسک نووسرایە. ئاوا ڕیزیان دەکەی، بێگومان دەبی فاریزە یان وێرگوڵ لە مابەینیان دانەی، بەڵام ئەمن چونکە بە ڕەنگم نووسە ڕەنگە پێویست نەکا. هەست ناکەم هێڵی ژمارەکان زۆر ئاسان بی، ڕاهێنانێکی زۆر زۆری دەوێ، بە تایبەتی کە ژمارەکان ئاوا گەورە نەجێنیە بیان نووسی لە تەنیشتێکن، بەڵام گرنگ ئەوەی بزانی کە هەنگاوەکان چەند دەڕۆی و ئەو ژمارانە لە دەستی چەپن گچکەنە یان گەورەنە. بێگومان دەستی چەپ هەمیشە گچکەیە، دەستی ڕاست گەورەترا و ئەوانی دی لە ناوەندینە مابەینی ژمارەی بچووک و ژمارەی گەورە. ئێستا زانیمان لە کاتی بەراوردکردن تەماشای چ دەکەی، پێی نەدەویست تەماشای دابڕینی هەزاران بکەین چونکە هەمویان 36 بوون، 36,000. با بچینەوە لای هیوادارم تۆزێک ئاسانکاری کرابی. ئێستا وێرگوڵانەش دەتوانین دانین لە بینی ژمارەکان ئەگەر بمانەوێ، ئەگەر نا پێویست ناکا لەبەرەوەی بە ڕەنگ نووسرایتەوە. بچینە لای پرسیاری پاش ئێوە. ئەو پرسیارەی گەیشتینە پرسیاری 4. پرسیاری 4 ئەوەی ڕاستی بی نازانم لەبەر چه هێڵی ژمارەکان بۆ ئەو پرسیارەی نەکرایە، ئایا مەبەستیانە بە خۆمان هێڵی ژمارەکان دروستکەین؟ ئەگەر وابی وابزانم ئەو پرسیارە بۆ خوێندکار تۆزێک قورسە، هەر کۆچی هەبی دەچین بزانین دەتوانین دروستکەین. ئەو سێ ژمارەمان هەیە، ئەو ژمارە و ئەو ژمارە و ئەو ژمارە بەراوردیان دەکەین لە بچووکەوە بۆ گەورە. بزانین ئەگەر هەروە تەماشایەکیان بکەین لێرە ئاسان. لێرە ئەوە تەماشایان کەین، ئەوە دابڕینی یەکان، دابڕینی یەکان، دابڕینی یەکان، دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، دابڕینی هەزاران، دابڕینی هەزاران، 190 190 191. بێگومان 191 ئەو ژمارەیە لە هەمویان گەورەترە لەو 191 و ئەوەش 190 ئەوەش 190، بەڵام ئەوە 201 ئەوە 209 کەواتە ئەوە لە هەمویان بچووکترە. ژمارەی سێم لە هەمویان بچووکترە، پاشان ژمارەی یەکەم، پاشان ئەوە لە هەمویان گەورەترە. پێویست ناکە هێڵی ژمارەکان دروستکەین بۆ ئەو پرسیارە. لێرانە دێمە کۆتایی ئەو وانەیە و ئەو ڕاهێنانەی ماینە لە وانەکانی داهاتووشی تەڵیان دەکەینەوە. هەر خۆش و شاد بی.